بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی لاپەڕا 53 ئامادەبوون. ئەمن لێرە ئەو ئاگاداربەی ناخینمەوە، هەست دەکەم باشتر وایە نەیخینینەوە، بە خۆمان پرسیارەکان وەڵام دەینەوە، ئەو جە پاشان کە هەموو وەڵام داوە دەتوانین بخینەوە بزانین ئایا شتێکی لێ فێر دەبین یان نا، چونکە زۆر جار دەبیتە هۆی سەر لێ شێواندن. هەر یەکەم جار بیخینەوە پرسیارەکانی دیشت لێ تێک دەچی، چونکە تەنیا ئەوە دەربارەی پرسیاری ژمارە 4 کەواتە مەیخینەوە باشترە. ئەوە ڕای خۆمە. وەڵامی گونجاو بۆ پرسیاری 1 هەتا 8 هەڵبژێرە. پرسیاری 1 کام ڕستە هاوکێشەی دا کەم یەکسانە بە 6 دەنوێنێ. پێشی ئەوەی تەمەشای هەڵبژاردەکان بکەم چ دەکەم بەخۆم لە ڕاستەوە، چونکە کوردی لە ڕاستەوە لۆ چەپ دەخیندرێتەوە، بەخۆم لە ڕاستەوە لۆ چەپ ئەو هاوکێشەی دەخینمەوە. کو دەیخینمەوە 10 کەم ژمارەیەک یەکسانە بە 6. کامە لەوان ئەوها نووسرایە 10 کەم ژمارەیەک یەکسانە بە 6 کاتە ئەوە ڕاستە. لەبەر چ ئەوە هەڵەیە؟ ئەگەر ئەمن ئەوەی بەخۆم بکەمە هاوکێشە کو دەیکەمێ ژمارەیەک واتە دەنووسم ژمارەیەک یان دەی کەم بێت واتە کەم 10 یەکسانە بە 6 ئەوها دەنووسرا، ئەو کاتی ئەوها نانووسرا، ئەوە کاتە هەڵەیە. ئەوە کو دەنووسرێ 10 کەم 6 یەکسانە بە ژمارەیەک یەکسانە بە 3، ئەوەش ئەوها نەنووسرا، کاتە ئەوەش هەڵەیە. ئەدی ئەوە کو دەبا کو نووسراوە 6 کەم ژمارەیەک یەکسانە بە 10 ئەوها دەنووسرا، کاتە یەکسەر دەزانم کامە ڕاستە. بەخۆم هاوکێشەکەی خۆم دەخینمەوە، هەرچەندە بەڕای من دەبوایە نووسرا بە ژمارەیەک نەک ژمارەیەک زۆر باش نییە، بەڵام ژمارەیەک واتە ژمارەیەکی نادیار. پرسیاری 2 کام بڕ سیفەتی ئاڵ و گۆڕ دەنوێنێ. ئاڵ و گۆڕ تەنیا مەبەستیان چییە؟ بۆ وێنە لێرە 16 هەیە، لێرە 16 کە بوویتە 7، 16 هاتیتە ئێرە، لێرەش 7 هەیە، جێی خۆی گۆڕیە هاتیتە پێشەوە، ئەوە ئاڵ و گۆڕە، ژمارەکان جێگەی خۆیان گۆڕیە. بەڵام لێرە 16 هەر لە جێی خۆیتی، 7 هەر لە جێی خۆیتی، ڕاستە سفرەک زیاد بووە، بەڵام ئەوە ئاڵ و گۆڕ نییە. لێرە 16 هەر لە جێی خۆیتی، ئەو سفرەش هەر نەنووسرا لێرە، ڕاستە هاوکێشەکە ڕاستە، بەڵام ئاڵ و گۆڕ نییە. لێرە 16 هەر لە جێی خۆیتی، 7 هەر لە جێی خۆیتی، 2 هەر لە جێی خۆیتی، هیچ جێیان نەگۆڕیە. جێگۆڕی مانای چییە؟ واتە ئەوها جێگۆڕیە. لێرە یەکەم شت 16 دەنووسرێ، لێرە یەکەم شت 16 نانووسرێ، دووەم جار دەنووسرێ، ئەوە جێی خۆی دەگۆڕی، جێی خۆیان دەگۆڕن لەگەڵ 7ەکە. پرسیاری ژمارە 3 کام ژمارە هاوتا نییە؟ ئەو نییە زۆر گرنگە، لەگەڵ 75 فاریزە 1 هەر زوو دەزانم 75 فاریزە 10 هاوتایە
کەواتە ئەوە وەڵامی ڕاست نییە. پاشان تەماشای ئێرە دەکەم، دەبینم 76 فاریزای 0 کەم 0 فاریزان 9 دەیەک. ئەگەرە من لێ دەرکردنەکەی ئەنجام بدەم دێمە لای دەستی ڕاست 0 کەم 9 نابی، دەبی شەشەکەی خورتکەمەوە، سفرەکە ببی بە 10، شەشەکەش ببی بە 5. ئەو جە 10 کەم 9 یەکسانە بە 1 وەکو ئێرە 1. پاشان 5 شەشەکە بووە 5، 5 کەم 0 یەکسانە بە 5، لێرەش 5 هەیە. ئەو جا ئەو هەفتەش لێرە هیچ نییە، 0 هەیە، دێتە خوارێ. کەواتە لە کاتی لێ دەرکردنی ئەو دوو ژمارەیە هەمان ئەو ژمارەیەم بەدەست دێ، کەواتە هاوتایە، کەواتە ئەوەش وەڵام نییە. ئەدی ئێرە کۆی دەکەمەوە 6 کۆ 0 ببوور 1 کۆ 0 دەکا 1 فاریزە دێتە خوارێ، 5 کۆ 0 دەکا 5، 6 کۆ 1 دەکا 7، واتە ئەویش هاوتایە هەروەکو ئێرەیە. ئەوەش وەڵامی ڕاست نییە. تەنیا و تەنیا دەبی ئەوە هاوتانەبی، چونکە کە کۆی دەکەمەوە دەکاتە 0 کۆ 1 دەکا 1، پاشان فاریزەی ببوور نابی ئەو سفرەی کۆکەمەوە لەگەڵ ئەو یەکەیت بەخۆم دەبی سفرەکی زیاد دانێم لێرە، چونکە لێرە 2 ڕەنووسم هەیە، ناچارم لێرەش 2 ڕەنووسم هەبی. ئەوە کەواتە بەخۆم سفرەکی دادەنێم، ئەو سفرە سۆرە لەگەڵ ئەو یەکەی دەکا 1، ئەو سفرە ڕەشە لەگەڵ ئەو سفرە ڕەشەی دەکا 0، فاریزەی دادەنێم 5 لەگەڵ ئەو سفرەی دەکا هەر 5، هەفتیش لەگەڵ هیچم نییە لێرەواتە سفرم هەیە دەکا 7. ئێستا 75 و 0 و 1 بێگومان ناکاتە هاوتان نییە، چونکە لێرە 0 هەیە ئەو جە 1 هەیە، لێرە یەکسەر 1 هەیە، کەواتە هاوتان نییە. هەڵبژاردا ڕاستەکە یەکسانە بە ئەو هەڵبژاردەیە. پرسیاری 4 بەهای س لەو هاوکێشەیە کامەیە؟ هاوکێشەکەی دەور بدە هەتا بەباشی بیبینی، واتە ئەمن چ ژمارەک 5 لێ بڕوە یەکسان دەبی بە 7 و 12. 7 کۆ 12 دەکات چەند؟ یەکسەر ئەمن کۆیان دەکەمەوە، 7 و 12 دەکاتە 19. ئەو جا چ ژمارەک 5 لێ بڕوە هێشتا دەمینێتەوە 19؟ چ ژمارەک؟ بێگومان 24، چونکە 24 ئەگەر لێرە بنووسم 5 لێ بڕوە دەکاتە 19، ئێرەش کە کۆ دەکەمەوە 7 و 12 هەر دەکاتە 19، کەواتە تەنیا 24 ڕاستە. ئەگەر ئەمە لێرە بنووسم 19 5 لێ بڕوا دەکات 14، لەو لایە ئەمە 19 هەیە، 14 ناکاتە 19، کەواتە هەڵەیە. ئەگەر لێرە بنووسم 14 ئەوەی هەڵبژێرم، 14 5 لێ بڕوا دەکاتە 11 ناکاتە 7 کۆ 12، جگە لەمانەش بێگومان هەڵەیە، کەواتە ئەوە ڕاستە. پرسیاری 5 بەهای 10 جاران ژمارەیەک واتە ژمارەیەک جاران 3 چەندە ئەگەر ژمارەکە بکاتە 2؟ ئەمن دەچم لە جیاتی ئەو سعی دەنووسم 2، ئەو جا لێکدان دروست دەکەم. 10 جاران 2 یەکسانە بە 20، 20 کەڕەتی 3 یەکسانە بە 60. ئایا 60م هەیە؟ 23 هەڵەیە، 30 هەڵەیە، 36 هەڵەیە، کەواتە
جگە لەوانە، جگە لەمانە، جگە لەمانە ڕاستە، ئەوە ڕاستە. خشتەکە بەکاربینا بۆ شیکاری پرسیاری 6 هەتا 8. ئەو خشتەیەم هەیە دەربارەی بەرزترین، باش نییە بنووسن بەرزترین، زۆرترین خێرایی گیانەوەران، یان تەنیا بنووسن خێرایی گیانەوەران بە مەتر لە یەک خولاک. هەندێکی گیانەوەرم هەیە ئەو سوورە 800 مەتر دەڕوا لە یەک خولەک. زەردەکە چەند مەتر دەڕوا لە مابەینی 800 و 1900 مەتر دەڕوا لە یەک خولەک. شینەکەیان سەوزەکەیان ترکۆسەکە 600 مەتر دەڕوا غار دەدا لە یەک خولەک. مۆرەکە چەند مەتر غار دەدا؟ زیاتر لە 1000ە، ڕەنگە بیکەمە 1100 نییە لە ناوەندێ نییە، 1050 ڕەنگە 1050 مەتر لە یەک خولەک. کەواتە مۆرەکە لە هەمویان بەغارترا و شینەکەش بەغار نییە. ئێستا پرسیارەکان وەڵام دەدەمەوە. پرسیاری ژمارە 6: کام گیانەوەر خێراییەکەی نزیکەی 2 ئەوەندەی خێرایی وشترە؟ دەچمە لای وشتر، دەبینم خێراییەکەی 600 مەترە لە یەک خولەک. بێگومان ئەو مۆرە نزیکەی 2 ئەوەندەی 600ە، هەرچەندە ئەگەر بەهات بەوە 1200 بە ئەو جدەی کرد 2 ئەوەندە، بەڵام چونکە نووسرایە نزیکەی 2 ئەوەندەی، کەواتە ئەو پرسیارە ڕاست، ئەو وەڵامە ڕاستە. کەری کێوی وەڵامی ڕاستە، نزیکەی 2 ئەوەندەیە، چونکە ئەوانی دی هەمویان کەمترن لە خێراییەکەیان کەمترە. پرسیاری 7 تۆزێک قورسە، بەڵام پرسیارەکی زۆر جوانە. ئەگەر هاتوو کەنغەر یان کەنگەر 6 خولەک ڕابکە، لێرە ئەو خێراییە تەنیا هی 1 خولەکە، واتە کەنگەر لە 1 خولەک 800 مەتری دەبڕی، 800 مەتر لە 1 خولەک دەبڕی. بەڵام ئەدی ئەگەر هاتوو 6 خولەک ڕای کرد، واتە دەبی بزانم 800 دەینم جارانی 6 دەکەم. ئەگەر هاتوو کەنگەر 6 خولەک ڕابکە، دەبێ وشتر چەند خولەک ڕابکە بۆ ئەوەی هەمان ماوە ببڕێ. ئەمن دەبی لێرە زوو هاوکێشەکی دروستکەم لە مابەینی کەنگەر و وشتر. ئەمن دەزانم وشتر بە 1 خولەک 600 مەتر ڕادەکە، کەنگەریش 800، واتە تۆزێک جیاوازی هەیە. دەینم کەنگەرەکە 6 خولەک ڕادەکە و هەر خولەکەی 800، واتە دەکاتە 6 جاران 800. لە لایەکەی دی دەزانم لە 1 خولەک وشتر 600 مەتر ڕادەکە، بەڵام نازانم چەند خولەک دەبی ڕابکە هەتا هەمان هاوکێشەکە هاوسەنگ بی، هەمان ماوە ڕابکە. ماوەکە 1 ماوەیە، بەڵام خولەکەکان و خێراییەکان جوودانە. کە زانیم 6 جاران 8 دەکات 48، کەواتە لێرە دەبی 6 جارانی شتێک بکەم بکاتە 48. 6 جارانی چ بکەم؟ بێگومان دەبی 6 جارانی 8 بکەم لێرەش هەتا بکاتە 48، واتە ئەو پیتە لۆ وشترەکەم دانایە چەند خولەک غار بدە ڕابکە. وەڵامەکەی دەرچوو 8 خولەک، چونکە گە 8 لێرە دانێم وەکو یەکیان لێدێ، هەردوو لا دەبیتە 4800.
4800 کەواتە وەڵام 8. وەڵامەکە 8. لێرە ئەمن دەبی بزانم کە 6 خولەک هەڵەیە 100% چونکە خێراییەکەیان وەکو یەک نییە. 12 خولەکیش هەر هەڵەیە چونکە خێرایی وشترەکەی نی و ئەوەندەی کەنغەری نییە هەتا دوو ئەوەندە بی هەوێ ڕابکە کەواتە ڕەنگە هەڵەی بکەم لە مابینی ئەو دووە بەڵام 8ەکە ڕاستە. 8 ڕاستە. پرسیاری 8 کام هاوکێشە ئەو ماوەیە بە مەتر دیاری دەکا کە بەورەکە لە ماوەی 4 خولەک ڕادەکا. دەچمە لای بەور یان پڵنگ دەبینم پڵنگ بە 1 خولەک 900 مەتر ڕادەکا. هەر 1 خولەک ئەدی 4 خولەک بێگومان 900 جاران 4 زۆر ئاسانە هەرچەندە جێم نییە بنووسم بەڵام ئاسانە. 900 جاران 4 کامە 900 جاران 4 4 جاران 900 ئەوە ڕاستە. ئەوانی دی ڕاست نینە. 4 جاران 4 لە چێ هاتیە؟ ماوە دەکاتە کات جاران خێرایی ئەوە ڕاستە. 12600 مەتری دەبڕی پڵنگەکە یان بەورەکە ئەگەر 4 خولەک غار بدە یان ڕابکە. ئەوەش ئەوەی ڕاستی بی 850 زۆر هەڵە نەبوو ڕەنگە هەندێک کەس ئێرە بخینەوە بە 850 بەڵام بەداخەوە 900 چونکە لە مابینی 800 و لە مابینی 1900 هەیە نەک 850 نیوەی دەکا 900. پرسیاری ئەوەی دەیزانی بنووسە. نۆ بارێک دۆخێک شتێک باس بکە بتوانی بە هاوکێشە بینوێنی پاشان هاوکێشەکەشی کار بکە. یەکسەر بازاری هاوکێشەکەی شیکارکەم دا کەم چ ژمارەیەک دەکاتە 6 بێگومان کەم 4 کەواتە یەکسەر پیتی یەکسانە بە 4 چونکە دا کەم 4 یەکسانە بە 6. ئەوجە ئێستا بارەکەی دەنووسم هەرچبی بە هەوەسی خۆم. ئەمە لێرە چم نووسە بەڕاست لێرەش ڕوونکردنەوەی خێرایی وشترەکە کە بە 1 خولەک 600 دەبڕی کەنغەرەکە بە 1 خولەک 800 دەبڕی ئەگەر بیانەوێ 4800 ببڕن دەبی ئەو وشترا 8 خولەک غاردا ئەو کەنغەرەش پێویستی تەنیا 6 خولەک غار بدە. کەواتە ئەوە وشترەکە چونکە خێراییەکەی کەمترە. ئێستا پرسیارە چی دەنووسم؟ گریمان دارێکم هەیە لەسەر ئەو دارە 10 چۆلەکە هەیە یان 10 باڵندە هەیە نەک چۆلەکە باڵندە 1 2 3 4 5 6 7 8 9 10 باڵندە هەیە ئەوەش 10. لەو 10 باڵندەی هەندێکیان دەفڕن هەندێکیان ئەوها دەفڕن ئەوە دەفڕی ئەوە دەفڕی ئەو باڵندەیە دەفڕی ئەو باڵندەیە دەفڕی ئەو باڵندەیە دەفڕی چەند ماوە هەندێکیان دەمێنێتەوە 4 کەواتە ئەو باڵندەیەش دەبی بفڕی 4 باڵندە دەمێنێتەوە یان 6 دەمێنێتەوە زانم کوب 6 دەمێنێتەوە نازانم چەند دەفڕی بەڵام دەزانم 6 دەمێنێتەوە کەواتە ئەوە هەڵە بوو 6 دەمێنێتەوە نەک 6 دەفڕی ئەوها 6 باڵندە دەمێنێتەوە نازانم چەندیان دەفڕێن. پاشان کە پرسیارەکەی دەنووسمەوە ئەوها دەنووسمەوە لەسەر دارێک 10 باڵندە هەیە
چەند باڵندەیەک فڕین و دارەکەیان بەجێهێشت. ئایا ئەوانەی لەسەر دارەکەمانەوە، نەک ئایا ئەوانەی ببورن، ئەوانەی کە لەسەر دارەکەمانەوە ژمارەیان 6 بوو. پرسیارەکە ئایا چەند باڵندە فڕیوە؟ ئەو جەکە پرسیارەکەم ئەمن شیکار کرد بە دەرکەت کە 4 باڵندە فڕیوە. لێرە دەتوانم بنووسم باڵندە فڕیوە، هەرچەندە پێویستی شناوەکە، بەڵام 4 باڵندە فڕیوە. زۆریش ئاسانە، بە خۆت هەر پرسیارێک یان هەر بارێک دەنووسی بنووسە. دەتوانی بنووسی 6 دانا سێوم هەبوو، هەندێک سێوم دا بە هاوڕێیەکەم، لە لام مایەوە 6 سێو، ئایا چەند سێوم دا بە هاوڕێیەکەم. یان دەتوانی بنووسی 6 دانا کتێبم هەبوو، لەو 6ەی هەندێکیانم خوێندەوە مایەوە، 10 دانە کتێبم هەبوو ببورن، لەو 10 دانەی هەندێکیانم خوێندەوە مایەوە 6. ئایا چەند کتێبم خوێندوتەوە؟ بەو جۆرەی. پرسیاری 10. بۆ ئەم پرسیارەی دێ هاوکێشەیەک بنووسە، شیکاری بکە، ئەو جەنواندنی گۆڕاوەکە ڕوون بکەوە. شاباز 108,000 دیناری لە بڕی نرخی 9 فەرهەنگ دا. نرخی 1 فەرهەنگ چەندە؟ هەمیشە کە داوام لێ دەکەن نرخی 1 فەرهەنگ هەمیشە دابەشە، دەینم 108 دابەشی 9 دەکەم. بەڵام ئەگەر بمە هاوکێشەکەی بنووسم، یەکسەر دەنووسم 108 دینار یا 108,000. هەزارەکەی نانووسم، تەنیا 108 دەنووسم. یەکسانە بە 9 دانە فەرهەنگ، هەر دانەی بە نازانم بە چەند دەنووسم ف، چونکە نازانم بە چەندی کڕیا. ئەوجا شیکار دەکەم چ ژمارەک جارانینەوە یەکسان دەبی بە 108. بێگومان ئاسانترین ڕێ ئەوەیە 108 بینم دابەشی 9 بکەم. 108 کە دابەشی 9 دەکەم، داکاتە دابەش 9 دەکاتە 12، کەواتە ف، پیتی ف دەکاتە 12، کەواتە 12 فەرهەنگی کڕیا. 108 ئەوها ئەوجە پیتی ف یەکسانە بە 108 دابەش 9 دابەش 9 1 دەمێنێتەوە 8 دابەش 9 2، کەواتە پیتی ف یەکسانە بە 2، کەواتە 9 یەکسانە بە 12، کەواتە 12 فەرهەنگی کڕیا. 12 دانا فەرهەنگی کڕیا. 12 دانا هەر دانەی بە 9,000 کردیە 108,000. 108,000. ئەگەر هەزارەکانیش بنووسم هەر کێشەنیە، هەر هەمان 12 بەدەستێ. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا. ئەوجە پاشان ئەوەی بیەوێ دەچی ئەو ئاگاداریەی دەخێنیتەوە. هەرچەندە ئەمن هەز دەکەم سەر لێ شێواندنە لێرە لە جیاتی یارمەتیدان. بە خۆت پرسیارەکانی خۆت تەمەشاکە، بە مێشتی خۆت بیر بکەوە و هیچ شتێک نابیتە کۆسپال لە ڕێگەت. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.